گونجاوترین دەستەواژە لەم لیستە هەڵبژێرە. پرسیاری ژمارە 1. پۆتانی خاڵێک لە ڕووتەختی پۆتان بە شێوەی کو دەنووسرێ ئەو پۆتانە بە شێوەی جووتە ڕێکخراو دەنووسرێ. جووتە ڕێکخراو. پرسیاری 2. ژمارە 3 ژمارەیەکی تەواوە. ژمارەی تەواو واتە کەرتی لەگەڵ نییە. پرسیاری ژمارە 3. 2 لا و سەرێکی هەیە. گۆشە. 2 لا واتە ئەوها، ئەوە لایەک بۆیە ئەوەش لایەکەی دی کە ئەو گۆشەیە پێک دێ کە پێی دەڵێن نووک یان سەر. ئێرە هەندێک جار گۆشەکە ڕووی لە لایەکەی دیە بۆ وێنە ئەو هایە، هەندێک جار گۆشەکە ڕووی لە خوارەیە بۆ وێنە ئەو هایە، ئەوانە ئەوە یان ڕووی لە سەرەیە، هەر جارەی جوودایە. پرسیاری ژمارە 4. لا 3 لا و 3 سەر هەیە لە چ؟ لە 3 گۆشە. ئەگەر 3 گۆشەک دروست بکەم بۆ وێنە 3 لای هەیە، 3 گۆشەشی هەیە، 3 نووک یان 3 سەر. ئەوە 3 گۆشەیە. پرسیاری ژمارە 5. 2 پارچە ڕاستەهێڵی جووت هەمان چیان هەیە، هەمان درێژیان هەیە، چونکە ڕاستەهێڵی جووتن. بۆ وێنە ئەگەر لێرە هەتا ئێرە ئەوە ڕاستەهێڵ، ڕاستەهێڵەشکەش ئەگەر لە تەنیشتێکیان دانێم دەبی درێژیەکەیان وەکو یەک بی. ئێستا شیکاری ئەم ڕاهێنانەی خوارەوە تەواو بکە بۆ پێداچوونەوەی ئەو کارامەیانەی پێویستە لەم بەشەدا. شیکاری هاوکێشەکان. ئەم هاوکێشانە شیکار بکە. پرسیاری ژمارە 6. 75 کۆ پیتی س یەکسانە بە 124. هەمیشە لە هاوکێشە هێمایەکی زۆر گرنگ هەیە، ئەویش هێمای یەکسانە بە لە مابەینی لای ڕاست و لای چەپ. واتە لای ڕاست هەمان هاوسەنگە لەگەڵ لای چەپ. واتە ئەمن ئەگەر 75م هینا کۆم کردەوە لەگەڵ ژمارەیەک دەبی ئەنجامەکەی بکاتە 124. ئایا ئەو ژمارەیە چەندە؟ هەتا ئەو هاوکێشەی شیکارکەم 124 دەینم، 75 لێ دەردەکەم، دەردەچی پیتی س دەکاتە چ ژمارەیەک، کەواتە پیتی س یەکسانە بە 124. 75 لێ بڕوە کەم 75. 75ەکەی با لێرە بنووسم هەتا ئاسان بی. 14 5 لێ بڕوە 9. لێرە ماوە 11 دووەکە دەبیتە 1. 11 7 لێ بڕوە یەکسانە بە 4. ڕێیەکی دیش هەیە لۆ شیکارکردن، ئەویش ئەوەیە ئەمن هاوکێشەکەی دەنووسمەوە ئەوها یەکسانە بە 124. تەمەشای ئەو لایەی دەکەم کە پیتەکە لە کام لایە، لە لای ڕاستە ئەو ژمارەی کە لەوەیە دەبی ئەمن ئەو ژمارەیە نەمینێواتە ئەو 75 نابی لە لای ڕاست بمینێ، دەبی ئەو پیتە بە تەنیا بمینێتەوە، چونکە 75 ژمارەی پۆزیتیڤە لێرە، واتە نێگەتیڤ نییە، کەمی لە پێش نییە، لەبەر هەندێ ئەمن بەخۆم کەمی دادەنێم لە هەردوو لای هاوکێشەکە، لێرە و لێرە. ئەوجا 75 کۆ 75 کەم 75 دەبیتە 0. پیتی س بە تەنیا دەمینێتەوە، لایەکە دیش وەکو پێشتر 124. 75 لێ بڕوە یەکسانە بە 49. ئەگەر بمەوێ ساختکەمەوە 75 دەینم،
کۆی دەکەمەوە لەگەڵ 49 لە لای ڕاست بزانم دەکاتە 124 یان نا. 5 و 9 14 7 و 4 11 یەکیش 12 124 لە لای ڕاست لێرە 124ش لە لای چەپ کەواتە هاوکێشەکە هاوسەنگە. پرسیاری ژمارە 7 لێرە لە لای ڕاست 13 44 پیتی س لە لای چەپ تەنیا 180. لای ڕاست 13 و 44ەکەی کۆ دەکەمەوە هەتا ئیشەکە ئاسانتر بی. 3 و 4 7 1 و 4 5 دوایە کۆی دەکەمەوە لێرە لەگەڵ پیتی س یەکسانە بە 180. ئەوجا پیتی س یەکسانە بە 180 57 لێ بڕوە واتە لە هەردوو لای هاوکێشەکە 57 لێرەش کەم 57 کۆ 57 کەم 57 سفر پیتی س بە تەنیا مایەوە یەکسانە بە 180 75 لێ بڕوە. دا هەفتی لێ کەم بیتەوە یەکسانە بە 3 لەو هەشتەی ماوە 7 5 لێ بڕوە 2 یەکەکەش ئەوها دەنووسرێ. پیتی س یەکسانە بە 123 واتە ئەگەر 13 کۆکەمەوە لەگەڵ 44 کۆی کەمەوە لەگەڵ 123 ئەنجامەکەی دەبی بکاتە 180. پرسیاری ژمارە 8 2 بەسەر 3 جاران پیتی س یەکسانە بە 4 دووسێ ڕێ هەیە لۆشیکاری ئەو هاوکێشەیە ئەمن یەکەچیان هەڵدەبژێرم هاوکێشەکەی دەنووسمەوە چونکە پیتی س لێک درایە لەگەڵ 2 بەسەر 3 ئەمن هەردوو لای هاوکێشەکە لێک دەدەم لەگەڵ هەڵگەڕاوەی 2 بەسەر 3 واتە 3 بەسەر 2 هەتا پیتی س بە تەنیابی هیچ ژمارەکی لە دەور و بەر نەبی. هەردوو لای هاوکێشەکە لێک دەدەم لەگەڵ 3 لە 2 لێکتان ئەوها. ئێستا لە لای ڕاست 3 لە 2 جاران 2 لە 3 ئەو سەیە لەگەڵ ئەو سەیە دەڕوا دەبیتە 1 3 دابەش 3 1 ئەو دووە لەگەڵ ئەو دووەی 2 دابەش 2 1 لە تەنشت پیتی س تەنیا ماوە 1 پێویست ناکە بنووسم 1 یەکسەر دەنووسم پیتی س یەکسانە بە لە لای چەپ ئەو چارە دابەشی دووەکەی دەکرێت کە چاری دابەشی دووی دەکەم دەمینێتەوە 2 دووی جارانی سێی دەکەم دابەشی 1 2 جار 3 6 6 دابەش 1 هەر 6 کەواتە پیتی س یەکسانە بە 6. ڕێگایەکی دیش هەیە ئەویش ئەوەیە ئەمن 2 بەسەر 3 هەیە کەواتە هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 2 بەسەر 3 دەکەم ئەو های لێدێ 2 لە 3 پیتی س یەکسانە بە 4 هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 2 لەسەر 3 دەکەم ئەوها 2 دابەش 3 لێرەش 2 دابەش 3 2 دابەش 3 دابەش 2 دابەش 3 واتە نەما بووە 1 تەنیا پیتی سمە دوایە 4 دابەش 2 دابەش 3 چارەکەی دەنووسمەوە و ئەو دابەشەی ئێرە دەگۆڕم دەکەمە جاران کەرتەکەی دی هەڵدەگەڕێتەوە دەبیتە 3 دابەش 2 وەکو جارانی لێ هاتەوە پیتی س یەکسانە بە 6. ئەو ڕێش هەیە یان لێکی دەم لەگەڵ هەڵگەڕاوەی 2 بەسەر 3 واتە 3 بەسەر 2 یان دابەش 2 بەسەر 3 دەکەم هەمان شتە. پرسیاری 9 پیتی س کەم 13 یەکسانە بە 44 هەتا ئەو هاوکێشەیەشی کارکەم ئەمن دەمەوێ پیتی س لە لای ڕاست بە تەنیا بمینێتەوە ئەو کەم 13 لە تەنشت نەبی هەتا ئەو کەم 13 بڕوە
کۆی دەکەمەوە لەگەڵ 13 هەردوو لێرە لە لای ڕاست کەم 13 کۆ 13 0 تەنیا پیتی س مایەوە یەکسانە بە 44ەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 13 یەکسان دەبی بە 57 پیتی س یەکسانە بە 57 پرسیاری دا پیتی س دا بەش 4 یەکسانە بە نێگەتیڤ یان کەم 15 لێرە چونکە دابەشە لە لای ڕاست ئەمن پێچەوانەی دابەشی ئەنجام دەدەم کە لێک داناکەواتە پیتی س لێکی دەم لەگەڵ 4 بەخۆشی دابەشی 4 کرایە لایەکەی دیسان لێک دەدەم لەگەڵ 4 چونکە نابی لایەکی هاوکێشەی لێک دەم لایەکەی دی لێک نەدەم. ئێستا لە کاتی دابەشکردن 4 دابەش 4 دەکا 1 هیچ نامێنێتەوە 1 کاتە تەنیا پیتی س مایەوە. لە لای چەپ نێگەتیڤ 15 جارانی 4 دەکەم نێگەتیڤەکە وەکو خۆی دەنووسمەوە 5 جاران 4 20 0 دووەکەی لە لایەشکە دەنووسم 4 جاران 1 4 4 و 2 6 کاتە پیتی س یەکسان بوو بە نێگەتیڤ 60 شیکاری هاوکێشەکە یەکسانە بە نێگەتیڤ 60 یان کەم 60. پرسیاری 11 پیتی س دابەش 5 دیسان لێرە دابەشە هەردوو لای هاوکێشەکە پێچەوانەکەی ئەنجام دەدەم لێکی دەم لەگەڵ 5 هەتا پیتی س هیچی لە تەنیشت نەبی دابەشی هیچ نەکرێ 5 دابەش 5 دەبی بە 1 پیتی س واتە تەنیا پیتی س لایەکەی دی 220 جاران 5 هەموو کەس دەزانی دەکات چەند سفرەکەی دێنی نەخوارێ 5 جاران 2 10 5 جاران 2 10 یەکیش 11 1100 پیتی س یەکسانە بە 1100. جیاکردنەوەی جۆرەکانی گۆشە ئایا گۆشەکە تیژە یان وەستاوە یان کراوەیە؟ تۆزێک باسی گۆشەی بکەم گۆشە پێک دێ ئەگەر هاتوو هێڵەکم هەبوو هێڵەکی ڕاست و هێڵەش کەشم هینا بە ئەو هێڵە ڕاستەم وەنووساند لا 1 خاڵ ئەوها نێزیکی هێڵەکەی بوو گۆشە پێک دێ. ئێستا ئەو گۆشەیە پێکاتێ لە مابەینی ئەو هێڵە شیناوە ئەو هێڵە سۆرە گۆشەکە گۆشەکی تیژە واتە گۆشەکی گچکەیە گچکەترە لە نەوەت ئەگەر هاتوو ئەو هێڵم جوولاند گۆشەکە گەورە دەبی لە مابەینی هێڵە سۆرەکە و هێڵە شینەکە بەڵام هەر گۆشەکە هەر ناوی گۆشەی تیژە چونکە هێشتا نەبوویتە 90 پلە هەتا دێتە لای ئەو هێڵە کەسکە ئەوجا گۆشەکە دەبیتە 90 پلە دەبیتە گۆشەی وەستاو کاتە هێشتا هەر تیژە گۆشەکە هەتا دەیجولێنم. ئێستا گۆشەکە لە مابەینی ئەو دوو هێڵە کە توانیم لە مابەینیان 4 گۆشەک دانێم ئەوە دەبیتە گۆشەی وەستاو. پاشان ئەگەر ئەو هێڵەم جوولان گۆشەکە گەورەترە لە 90 واتە دەبیتە گۆشەی کراوە هەمووی ئەو گۆشەیە کراوەیە چونکە گەورەترە لە 90 گۆشەی کراوە هەمووی لە مابەینی ئەو دوو هێڵەی گۆشەکە کراوەیە هەمویان لە 90 گەورەترن. ئێستا کە ئەو های لێهات وەکو ئەوەی وایە 1 هێڵم هەبی بەڵام چونکە بە دوو ڕەنگم دروست کردیە دەزانین کە گۆشە هەیە لە مابەینی ئەو هێڵاوە ئەو هێڵە چونکە دەتوانین دوو گۆشەی وەستاو دروست دەبی
ئەو گۆشەیە کە هەیە لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵە گۆشەکە 180 پلەیە. ئەوجا ئێستا وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. بێگومان ئەو گۆشەیە گەورەتریش دەبی، ئەو هادەسوڕێ هەتا دێ گەورە دەبی، هەتا دەگاتەوە جێی جارانی خۆی. ئەو کات گۆشە چی دروست دەکا کە 360 پلەیە. پرسیاری ژمارە 12: ئایا ئەو گۆشە چ جۆرە گۆشەکە؟ چونکە ئەو هێمای دەبینم لێرە، ئەو گۆشە گۆشەی وەستاوە 90 پلەیە. ئەو گۆشە چونکە لە 90 زۆرترە، ئەو گۆشە گۆشەی کراوەیە. ئەو گۆشەش گۆشەی تیژە چونکە لە 90 گچکەترە. گۆشەی 45 چونکە لە 90 گچکەترە، گۆشەی تیژە 110 چونکە گەورەتر لە 90 گۆشەی کراوەیە، و 94 چونکە گەورەتر لە 90 گۆشەی کراوەیە. جیاکردنەوەی چەند پێک هاتەیەک لە بازنەدا. ناوی هەر پارچە ڕاستەهێڵێک لە بازنەدا بنووسە. پرسیاری ژمارە 18: ڕاستەهێڵی س ل کامەیە؟ ناوی چییە؟ دێنە لای ئەو ڕاستەهێڵە پیتی س هەتا پیتی ل. ئەو ڕاستەهێڵە ناوی پێی دەڵێن ژێ، لە مابەینی دوو خاڵە لە سەرچێوەی بازنە، بەڵام ڕاستەهێڵەکە بە چەقی بازنەدا ناڕوە. چەقی بازنەواتە ئەو پیتە کە لێرەیە، ئەوە چەقی بازنەیە. پرسیاری 19: ڕاستەهێڵی د و ب. ئەو ڕاستەهێڵە د و ب هەتا ئێرە لێرە هەتا دەگەینە ئێرە، ئەوە ناوی تیرەیە، تیرەی بازنە، تیرە. ئەو ڕاستەهێڵە تیرەیە. پرسیاری 20: ڕاستەهێڵی م و ج. ئەو ڕاستەهێڵە لێرە هەتا ئێرە ئەوە نیوە تیرەیە، نیوە تیرە، واتە نیوەی تیرەکەیە، درێژیەکەی نیوەی درێژی تیرەکەیە. پرسیاری 21: پیتی د و پیتی م. ڕاستەهێڵی پیتی د و م کامەیە؟ لێرە هەتا ئێرە ئەوەش هەر نیوە تیرەیە، نیوە تیرە. نواندنی جوتە ڕێکخراوەکان. هەر جوتە ڕێکخراوێک لە ڕووتەختی پۆتان بنوێنە. پرسیاری 22: ئەوە ڕووتەختی پۆتانە، ئەو هێڵە کەسکە کە لێرەیە بە ئاسۆی هەندێک جار ناوی ئێکسە لێرە بە کوردی پۆتان پیتی پ ئەملۆی دانایە. ئەو هێڵە سۆرە کە لێرەیە بە ستونی ئەوە هەندێک جار ناوی وایە، بەڵام لێرە بە کوردی پیتی ت ڕووتەختی پۆتان. ئەوجا ئەو ژمارانەی کە دەکەونە لای ڕاستی ئەو هێڵە کەسکەی هەمویان ژمارەی پۆزیتیڤن، کۆیان لە پێشە. ئەو ژمارانەی دەکەونە لای چەپ ژمارەی نێگەتیڤن، و هەروەها ئەو ژمارانەی لە سەرەوەنە هەمویان ژمارەی پۆزیتیڤن، ئەوانەی لە خوارێنە نێگەتیڤن. ئەو خاڵەش کە لە یەکتر بەڕێنی پۆتانەکەیە، ئەو دوو هێڵەیە جوتە ڕێکخراوەکەی 0 بە 0. ئێستا کوو خاڵی دادەنێین لەسەر ڕووتەختی پۆتان. پرسیاری ژمارە 22: پیتی ب واتە خاڵی ب جوتە ڕێکخراوەکەی 0 و 2. 0 واتە لەسەر هێڵە کەسکەکە لە دووی دەگەڕێم، دەچمە یان لای چەپ یان دەچمە لای ڕاست، و 2 لەسەر هێڵە سۆرە کەواتە یان دەچمە سەرێ یان دەچمە خوارێ بە پێی ژمارەکە. ئەگەر ژمارەکە پۆزیتیڤ بوو
ژمارەی یەکەم واتە لە جیاتی سفرەکە، سفر نە پۆزیتیڤە نە نێگەتیڤە، بەڵام ئەگەر پۆزیتیڤ بوو دەچمە لای ڕاست، نێگەتیڤ بوو چەپ. دووەکەش ژمارەکەی دووەم کە لە لای چەپە، ئەگەر پۆزیتیڤ بوو دەچمە سەرەوە، نێگەتیڤ بوو دێمە خوارێ. لێرە ئەو خاڵە سفر دوو لە چێن دەرەیە، خاڵەکە دەتوانم ئەو هاباسی بکەم سفر دوو، ئەو خاڵە سفر واتە نەدەچمە چەپ، نەدەچمە ڕاست، نەدەچمە چەپ. لێرە دوو واتە دەچمە سەرەوە، لێرەیە خاڵەکە، ئەوە خاڵی ب دامنە. خاڵەکەی دی پرسیاری 22 خاڵی ج کەم 6 7. کەم 6 واتە ئەمن لەسەر ئەو کەسکەی لە کەم 6 دەگەڕێم، لێرە ناگەڕێم چونکە کەم لێرەیە، کەم 6 ئێرەیە، بەڵام خاڵەکە لێرە نییە چونکە حەفتەکەش دەبی ببینمەوە. حەفتەکە ئەلێرە لە دووی دەگەڕێم، واتە یەکتر بڕینی ئەو کەم 6 لەگەڵ ئەو حەفتەی، واتە لێرە ئەمن دەبی حەفت بچمە سەرێ، 1 2 3 4 5 6 7 بەرامبەری ئەو حەفتەی خاڵەکە لێرە دادەندرێ. خاڵەکەی دی چەندە؟ پرسیاری 24 پیتی د یان خاڵی د 4 بە کەم 6. 4 بە کەم 6. 4 ئێرە 4ە، کەم 6 واتە دێمە خوارێ هەتا دەگەمە کەم 6. ئێرە بەرامبەری ئەو کەم 6ەی، بەرامبەری ئەو 4ەش خاڵەکە لێرەیە، خاڵی د 4 بە کەم 6 ئەلێرەیە. پرسیاری 25 خاڵی ل کەم 3 و کەم 5. کەم 3 و کەم 5، کەم 3 لێرەیە، کەم 5ش دێمە خوارێ، ئەوەتە کەم 5 بەرامبەری کەم 3 ئەلێرە دادەندرێ، ئەوە خاڵی ل لێرەیە. ئێستا پرسیاری 26 خاڵی یان پیتی م 5 بە 0. 5 بە 0 واتە 5 لێرە لە دووی دەگەڕێم، ئەوە 5 0 واتە نەدەچمە سەرێ، نەدێمە خوارێ، خاڵەکە لێرەیە. ئێستا پرسیاری 27 خاڵی ن کەم 5 بە 5. کەم 5 بە 5 واتە کەم 5 لێرە دەبی بگەڕێم، هەمیشە یەکەم ژمارە لەسەر هێڵە کەسکەکەی لە دووی دەگەڕێم، کەم 5 پاشان 5 واتە دەچمە سەرێ، 5 دانە لەسەر سۆرەکەی لە دووی دەگەڕێم، لێرەوە دەچمە سەرێ، 1 2 3 4 5 خاڵەکە لێرەیە، ئەوە پیتی ن خاڵەکە ئەلێرەیە. لێرە دەنووسم، لێرە گرنگ ئەوەیە خاڵەکە لە جێی خۆی بی. پرسیاری 28 پیتی یان خاڵی ه 6 بە 1. شەشەکە ئەمن دەبی بگەڕێم لێرە، ئەوە 6 1 واتە 1 جار دەچمە سەرێ، لێرە ئەوە یەکەکەیە، خاڵەکە لێرەیە، خاڵی ه. ئەو خاڵەش تۆزە بێتە ئێرە هەتا تێکەر نەبی. ئێستا پرسیاری 29 پیتی ک 0 بە کەم 7. سفرەکە لێرەیە، نەدەچمە لای ڕاست، نەدەچمە لای چەپ، کەم 7ش لێرە ئەمن جێم نەبوو کەم 7 دروستکەم چونکە هەر هەتا کەم 6 هەبووە، بەڵام کەم 7 واتە ئەلێرەیە، ئەوەش خاڵی ک. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی. ئاڕۆژی
ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە